ڕێفراندۆم بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان چۆن کاریگەری دەکاتە سەر بزوتنەوەی کوردی و حیزبەکانی کوردستانی ئێران. سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. بەڕێوەچوونی ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان و لە هەنگاوی دواییدا ڕاگەیاندنی کوردستانی سەربەخۆ کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر پرسی کوردی لە پارچەکانی تری کوردستان دەبێت. قەوارە و ناوەرۆکی بزوتنەوەی کوردی و شێوازی چالاکی حیزبەکانی کوردستانی ئێران چەند لە ژێر کاریگەری ڕێفراندۆمی سەربەخۆیی و دەوڵەتی کوردیدا دەگۆڕدرێت. حیزبەکانی کوردستانی ئێران چەند خۆیان بۆ ئەم گۆڕانکاریانە ئامادە کردووە و ئەم حیزبانە بەردەوام دەبن لە داخوازی فدرالیسم بۆ ئێران یان سیاسەتیان لە دوای دروستبوونی دەوڵەتی کوردی دەگۆڕن. ئازیزان، ئەم باسە و ئەم پرسیارانە لەگەڵ میوانەکانی بەرنامە تاوتۆ دەکەین. بەڵام پێشەوەی بچنە لای میوانەکان فەرمون لەگەڵ راپۆرتێکی کورت لەم پەیوەندیەدا. دوای بڕیار بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان، پارتەکانی خۆڕەڵاتی کوردستان پشتیوانیان لەو بڕیارە کرد. دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ڕاگەندراوێکی 16 سپتامبردا بڕیاری ڕێفراندۆمی بە بڕیارێکی نەتەوەی دیموکراتیک زانی کە کوردایان ساڵە لە بەشە جیاوازەکانی کوردستاندا خەباتی بۆ دەکات و بە مافێکی ڕەوای کورد لە باشووری کوردستانی دەزانێت. لە ڕاگەندراوەکەدا هاتووە داوا لە ئەندامان و لایەنگرانی حیزب لە دەرەوەی وڵات و لە باشووری کوردستانیش دەکات کە پشتیوان بن و کەمپی تایبەت لە تۆڕات کۆمەڵاتیەکاندا وەرەبخەن. کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیش هەر لە 13 مانگی جوونی ئەمساڵ بڕیاری ڕێفراندۆمی بە پێویستی مێژوویی و بابەتی زانی و لە ڕاگەندراوەکەدا هاتووە ئەو داوایە لەگەڵ هەموو پەیماننامە نێونەتەوەیەکان و پرەنسیبەکانی مافی مرۆڤ و مافی چارەخۆن و سین یەک دەگرێتەوە و بە هەنگاوێکی یاسایی و بوێرانەی دەنرخێنێت. لەو خۆپێشاندانانەی کە لە دەرەوەی وڵات بۆ پشتیوانی لە ڕێفراندۆم بەڕێوەچوون، کوردەکانی ڕۆژهەڵات بەشداری بەرچاویان تێدا بوو، بە تایبەت ئەوانەی لە چەند وڵاتی ئوروپایی وەک سوئێد، ئاڵمان و شوێنەکانی دیکە بەڕێوەچوون. لە ڕابردووشدا خۆرهەڵات بەرامبەر بە ڕووداوەکانی نێو پارچەکانی کوردستاندا هەڵوێستی بەڕاشکاوانەی هەبووە. لەواخدا ئەگەر ئێمە چاو لە مێژووی نێوانی هەر چوار پارچەی کوردستان بکەین، هەر بزوتنەوەیەک یا هەر تێکەڵچوونێک لە هەر پارچەیەک لە کوردستان توانێتی تەئسیرێکی سەرنجڕاکێش لەو پارچەکانی کە یادا بنێت. ئێمە دیمان تا چ ڕادەیەک وەزعیەتی پارچەکانی کە لەسەر بەتایبەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان تەئسیرێکی گرنگ بووە و هەر بۆ تەرتیبش من پێم وابێت ڕۆژهەڵاتی کوردستان تەئسیری خۆی داناوە. شەمخانی دەبیری شورای بەرزی ئاسایشی نیشتیمانی کۆماری ئیسلامی هەڕەشەی کرد کە ئەگەر ڕێفراندۆم بەڕێوە بچێت سنوورەکان تێک دەچن و دەستیان بۆ هێرشکردنە سەر پارتەکانی کوردستانی ئێران لە نێو هەرێمدا زیاتر دەبێت. بەهۆی ڕێکەوتنی ئاسایش کە کۆماری ئیسلامی لەگەڵ هەرێمدا هەیبووە، ڕەفتاری ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە نێو هەرێم بە گوێرەی ئەو بەڵێنانە بووە کە هەرێم سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی دژی شۆڕش و ڕاکردوەکان لە هەرێمەکەدا هەیبووە. ئەگەر ڕێفراندۆم بکرێت، ڕێکەوتنەکە هەڵدەوەشێتەوە و کۆماری ئیسلامی بە تایبەت لە هیچ کردەوەیە کە بتوانێت نیگەرانی ئەمنیەتی دابرێت خۆی لێ نابێرێت و خۆی ئامادە دەکات کە لە بەرامبەر ئاڵۆزکردندا لە نێو قوڵایی سنووردا هەنگاو بنێت. پرسیارەوەی کۆماری ئیسلامی تا چ ڕادەیەک ئەو هەڕەشەی بەجێدەگەێنێت. پێما بێ لە کۆتا مدەتە ئەو کارانی کە مەترەحیان کردووە و ئەو تهدیدانەی کە کردوویانە من پێم وابێت بەجێ دێنن. بەڵام ئەوەی کە لە درێژ مدەتە ئایا کۆماری ئیسلامی بەردەوام دەبێت لەو هێرشانەی کە ئیکات، دەگەڕێتە سەرەوەی کە تا چ ڕادەیەک شەقامی کوردی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە و تا چه ڕادەیەک مەسلەی مافی و یا مافی سربەخۆیی کوردستان لە کوردستانی باشووردا دەتوانێت خۆی بسەبێنێ بەسەر سیستمی نێونەتەوەییە. ماوەیەک لەو پێش خەڵکی بانە بۆ ناڕەزاتی بەرامبەر بە کوشتنی کۆڵبەران خۆپێشاندانیان بەڕێوە بردو، داخوا کوردستانی ئێران تا چەندەم بۆ هێنانە گۆڕی داخوازەکان و نافەرمانی مەدەنی ئامادەیە. نافەرمانی مەدەنی ئەگەر بە باوەڕی من ئەگەر نەتوانێت ڕێکخرا و تەشکیلاتێکی ئەتۆی دەپشت سەر بێت، هەر بەو شێوازەی کە پێکاتوە دەتوانێت هەر بۆ شێوازەیش خامۆش ببێت و لەبەین بچێت. من پێم وابێت باسی سەرەکی بزوتنەوەی یا نافەرمانی مەدەنی لە ئێرانە من پێم وابێت نەبوونی
شاید ئۆپۆزیسیۆنێکی ئەتۆ لە نێو خۆی وڵاتدا بێت یا ئۆپۆزیسیۆنێک کە کارایی تایبەتمەندی وای ببێت کە بتوانێت کەڵک وەربگرێت لەو حرەکەتانەیە لەو جنبشانەیە لەو بزوتنەوانەی کە لە شەقامەکانی کوردستانە ئەنجام دەدرێت. میوانەکانی بەنامم حوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان کەماڵی کەریمی ئەندامی دەفتەری سیاسی حزب دیموکراتی کوردستان، ڕەزا کەعبی جێگیری سکرتێری حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و ئەهوەن چیاکۆ ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبەرایەتی کۆدار. بەخێرهاتنی هەر سێمانی بەرنامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاک کەماڵ دەست پێ دەکەین. کاک کەماڵ لەگەڵ سپاس بۆ هاتنتان بفەرمونون کە لەگەڵ پرسی سەربەخۆیی کە لە داهاتووکی نزیکدا چاوەڕوان دەکرێت لە کوردستانی هەرێمی کوردستان ببینین پێتان وایە حزب دیموکراتی کوردستان چەند ئامادەیە بۆ ئەو گۆڕانکارانە کە دوای ئەو بابەتە دێتە ئاراوە؟ زۆر سپاس کاکشای ڕاستەکەی ئەوەی کە لێرە بڕێوەیە و ئەمڕۆ خەڵکمان لەسەر سندوقەکانی دەنگدان بۆ ڕفراندۆم بۆ سەربەخۆی دیت و ئەو پەیامانەی کە پێش دەستپێکردنی ڕفراندۆم لێرە دەستی پێکە ڕەنگ بێ زۆر جێی دڵخۆشین و دڵخۆشکردن بۆ داهاتوو بە بڕوای من ئەم پرۆسەیە دەچێتە پێشەوە زۆر ئاساییە کە ئەم پرۆسەیە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت بتوانێت دەستکەوتی گرنگی هەبێت بۆ باشووری کوردستان بەڵام بۆ ئێمە وەکو حزبێکی ڕۆژهەڵاتی گرنگ ئەوەیە کە ئێمە چۆن سەرنج دەدەینە کاردانەوەکان لە دوای دەرکەوتنی ئەنجامی ڕفراندۆمەکان ئەم کاردانەوە چ بە ئاشکابوونی دەنگی خەڵکە چ بە کاردانەوەی لایەنەکانی دەرەوەی باشووری کوردستانە چە وڵاتانی دەوروبەر چە وڵاتانی دوورودەست بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا و رووسیا. من حزبی دیموکراتی کوردستان دەتوانم ئەوە بڵێم کە پێشتریش کتومانێک ئێمە ئامادەگیمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر شتێکە لە ئاکامی دەرکەوتنی ئەنجامی ڕفراندۆم کە بە بڕوای من سەرکەوتوانە بەڕێوە دەچێت ئەو ئامادەگیمان دەربڕیوە و پێم وایە کە هەموو حیزبە سیاسیەکان لە کوردستاندا لە هەر بەشەی کوردستاندا بن ئەمڕۆ دەبێتەوە جۆیەکی تایبەتی بکەن بە ڕووداوەکانی باشووری کوردستان و سەرنج بدەنە ئەوەی کە ئەو ڕووداوانەی کە ئەمڕۆ ڕۆژانی داهاتوو لە باشووری کوردستان ڕوودەدەن چکارەگەریکیان لەسەر مەسەلەی گشتی کورد دەبێت و حیزبەکان بەو پێوانە هەوە بدەن بەوەی کە یارمەتی دەربن بۆ بەرەو پێشچوونی هەرچی باشتری ئەم پرۆسەیە کە پرۆسەیەکە وەکو ڕێبەرانی سیاسی کورد لە باشوور بەردەوام تاکیدیان لەسەر کردوێتەوە پرۆسەیەکە بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی و پێکێنانی دەوڵەتی سەربەخۆی. زۆر سپاس کاک کەماڵ. کاک ڕەزا ئێوە کاتێکە لە هەرێمی کوردستان با بڵێن سیستمی فدراڵی دامەزرا و هەرێمی کوردستان بە شێوازێکی خۆجێی بوو بە ساحەوی دەسەڵات سیاسەتی حزبەکانی سیاسی حزبی خۆتان و ئەڵبەتە حزبەکانی تیش گۆڕا و لە شعاری خودمختاری و چوون بۆ شعاری فدرالیسم بۆ ئێران ڕاگەیاندنی دەسەڵاتی کوردی و حکوومەتی کوردی سربەخۆ لە باشوور چۆن کاریگەری دەخاتە سەر کوردستانی ئێران و حزبی ئێوە ئایا ئێوەش ئامادەن دوای ئەم گۆڕانکاریە گەورە شعاری خۆتان بگۆڕن و لەم بەدووە بەجێی فدرالیسم داوای سربەخۆیی کردن بە کوردستانی ئێران؟ زۆر زۆر سپاس بۆ کاکشاید و من سلااو ڕێزمەیە بۆ میوانەکانیش تاو جێگەی بە مەسلەی گۆڕینی شعاری حزبێک هەڵدەگەڕێتەوە من پێم وایە پەیوەندی نییە بەوەی کە ئایا هەرێمی کوردستان بە مافی دیاریکردنی چارەنووسی خۆی دەگات بەسەر بەخۆیی دەگا یانە ئەگەر چیەوە کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر هەموو بەشەکانی ئێستێشی لەگەڵ بێ هێشتا کە ڕۆژی ڕفراندۆم تەواو نەبووە هێشتا مەسلەی سەربەخۆیی نەچوەتە ڕۆژەفەوە بەو معناکە ئیدارەی ئێرە هەرێمی کوردستان دەست بەکاریەوە بێ کە سەربەخۆیی بلەخرە ئیعلام بکا و بیباتە پێشەوە کاریگەری زۆر زۆری هەبووە لەسەر جوغرافیای سیاسی ناوچەکە و ئاڵوگۆڕی زۆر گەورەی پێکێناوە یەکێک لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو بەشەکان و یەکێکیش لە ناو دەوڵەتانی داگیرکەر و هەموو ئەوانە بەرحاڵ بەحسێکی زۆر گەرم و گوڕە و هەموو ئەوانە نیشان دەدا کە ئەمە مەسەلەیەکی زۆر جددیە بەڵام تاوجێی بە ئێمە مربوطە یا بە حیزبێکی سیاسی مربوطە بۆ
تعینی دروشمی خۆی بۆ تعینی ڕێبازی سیاسی خۆی بۆ تعینەوەی کە بۆ مافی دیاریکردنی چارەنووس کام لەو شێوازانە گرنگ و تایبەتیە ئەمەی تر بەستگی بە هەلومەرجی زۆر تایبەتی هەیە. زۆر چاکە دێمەوەلات کاک ڕەزا ببوورە وەڵامێکی کوردیش لە کاک ئەهوەن وەربگرین. کاک ئەهوەن ئێوە چی وەک پەژاک ئەم دروستبوونی ستاتوی دەوڵەتی سربەخۆی کوردستان چەند کاریگەری دەبێت لەسەر گۆڕینی سیاسەتەکاندان و شێوازی خەباتتان بە نسبەتی کوردستانی ئێران؟ هەیە بۆ بینەرانی بەرنامەکەتان و هەروە سڵاو ڕێزم هەیە بۆ میوانانی بەرنامەکەتان. لە ڕاستیدا ئێمە پێمان وایە دەرفەتی زۆر گەورە لەبەر کورد کراوەتەوە کە بگا بە مافەکانی خۆی سربەخۆیی بێگومان گەلی کورد مافی نەگۆڕی گەلی کوردە دەرفەتی زۆریش کراوەتەوە بۆ ئەوەی کە ئەو کێشە چارەسەر ببێ و کوردستان ئازاد ببێ. ئێمە پێمان وایە یەکێتی نەتەوەیی تەنیا ڕێگەی ئەوەیە کە کورد بە شێوازێکی ڕێک و پێ بگا بە مافەکانی خۆی و ئەو دەرفەتانە بەکاربێنێ. ئەگەر دەکرێت لە هەر پارچەیەکی کوردستان بە پێ هەلومەرج و فۆرماتی جیاوازیش هەڵبژێردرێ، فقط پێویستە تەنسیق و هەماهەنگیەک لە چوارچێوەی یەکێتی نەتەوەییدا هەبێ. هەر هەنگاوێک لە هەر پارچەیەکی کوردستان لە نەتیجەی یەکێتی نێوخۆی ئەو بەشەی کوردستان و یەکێتی لەگەڵ کولیەتی کوردستان پێش بکەوێ، ئەمە بەرهەم و فایدەی هەبێ بۆ پارچەکانی تری کوردستان. ئەمە ئەگەر بە پێچەوانەکەی بێ بە سیاسەتی بەڕاستی پارچەگەرایی و ئەوانان نزیک بێتەوە و گرنگی بە کولیەتی مەسەلەی کورد نەدرێ، دەتوانێت هەندێک تەهلوکە و مەترسیش بە دوای خۆی دابێنێ. سیاسەتی ئێمە ئازادی گەلی کوردستانە و تێکۆشانی ئێمە بۆ ئەوەیە لە هەر شێوازێکدا لە هەر گۆڕانکاریەکدا ئێمە پێداگری دەکەین لەسەر ئەو سیاسەتە. ئەگەر ئەمە دەرفەت بخۆڵقێنێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان پێشوازی لێ دەکرێت و بە هەموو شێوازێک باوشی بۆ دەکرێتەوە. ئەما ئەگەر ئەمە ببێتە سەبەبی ئەوەی کە ڕۆژهەڵاتی کوردستان و خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان بکەوێتە مەترسیەوە، بێگومان ئیستا لەلایەنی هێرشی کۆماری ئیسلامیەوە یا حتا هەماهەنگیکردن وەکو هەماهەنگیکردانەی کە پێشتر کراون لەگەڵ لایەنەکانی باشووری کوردستان، ئێمە پێداگرین لە شۆڕشی خۆمان، هەم شۆڕشی خۆمان دەپارێزین هەم گەلی خۆمان دەپارێزین. لەو چوارچەوەدا ئێمە پێداگری دەکەین لەسەر تێکۆشان و خەبات و مبارزەی خۆمان. زۆر سپاس دەکەم. کاک کەماڵ، دروستبوونی دەسەڵاتی سربەخۆی کوردستان بە پێی یاسانە دەوڵەتیەکان هەندێک با بڵێین بربەست دروست دەکات لەسەر دەوڵەتی کوردستان بە نسبەتی شێوازی ئامادەبوونی ئێوە لە ناوخۆی ئەو وڵاتە کە چاوەڕوان دەکەین لە داهاتوویەکی نزیکە دروست بێت، کەواتە ئیتر ئێوە ناتوانن هێزی پێشمەرگەی خۆتان لە ناوخۆی کوردستان ڕابگرن و بە هەر شێوازێک چالاک بن. ئەمە ئەگەڕێتەوە بۆ پرینسیبانە کە لە با بڵێن پەیوەندەکانی نێوان وڵاتانە دروست دەبێت. لە شرایەتێکی ئاوادا ئێوە چەند ئامادەن یا هێزە پێشمەرگەکانی خۆتان وەلا بنێن شێوازی خەبات بگۆڕن یان بگەڕنەوە بۆ شاخ ئەو شاخەی کە ئیتر لە کۆنترۆڵ هیچ دەسەڵاتێکدا نییە بۆ بەردەوامی چالاکی سیاستان لە ئێراندا؟ کاک شاهید، ڕاستەکەی مەسەلەی سربەخۆیی بەشێک لە کوردستان مەسەلەیەکی زۆر گرنگترە لە ڕوانگەی حیزبی ئێمەوە لەوەی بیر لەوە بکەینەوە کە حیزبێک بە تەنیا دەیەوێت چی بکات یا چی پێ دەکرێت. بۆیە من پێم وایە حیزبەکانی کوردستان بەگشتی و بەتایبەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە پەیوەندیەکی زۆر زیاتر لە بینی ڕۆژهەڵات و باشووردا هەیە هەتا بڵین پارچەکانی دیکە، ئەرکو مەسئولیەتیان قورسترە لە یارمەتیدانی سەرخستنی پرۆسەی سربەخۆیی کە هیوادارم کە ئەو پرۆسەی لە کوردستانە ڕەفراندۆمی بۆ دەکرێت بەرەو سربەخۆیی بڕوات. بەڵام کاریگەری لەسەر خەباتی ئێمە لە ساڵانی ڕابردوودا بەردەوام کتومانە هێز و توانای بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێو خۆی وڵاتە و هەوڵی ئێمە بەردەوام ئەوە بووە کە بتوانین ئەو پتانسیێلە لە کوردستانی ڕۆژهەڵاتێ ئازادی بکەین و بیکەینە ئەوەی کە ئێمە بۆ خۆمان بە بەردەوامی کتومانە پشتگیری لە چالاکانی سیاسی و مەدەنی لە نێو خۆی وڵاتدا دەکەین و پێمان وایە بەهێزکردن و دەرخستنی توانای ئەوان یارمەتیەکی زیاتر دەدا بە بەرەو پێشچوونی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. لەسەر ئەوە ساسەی ئێستاش باوەڕمان وایە هێزی پێشمەرگە هێزمێکی پشتیوان و یارمەتی دەرە بۆ کولی بزوتنەوەی کورد، بەڵام ئەو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن لە نێو خۆی وڵات کە هێزی ئەساسی و بنەڕەتی ئەو بزوتنەوەن دەبینن لەو ڕۆژانەدا کە
دوو هەفتە لەوە پێش ئەوەی کە لەبانە کرا چه هاوپەیوەندیەک لە بینی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە دروست بوو و ئەو ڕۆژانەی ڕابردوو کە باز لە ڕەفراندۆمی باشووری کوردستان دەکرێت دوو مەوزوع جیاوازە دوو بەشی کوردستان دیسان چۆن خەڵک خڕۆشاوە بۆ پشتگیری لە پشتیوانی لە ڕەفراندۆم و لەسەر بەخۆی کوردستان ئەمە دەری دەخات کە لە نێو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەم تواناییە هەیە ئەم پتانسیێلە بەرزە هەیە کە بکرێت قەرەبووی ئەوە بکاتەوە کە داخۆ ئێستا ئێمە لەو قۆناغەدا ئەگەر لێرە لە بەشێک لە کوردستان وڵاتێکی سەربەخۆتە دروست بوو و بە پێی پەیوەندی نێودەوڵاتیەکان مەحدودیەت دروست بوو لەسەر جۆرێک لە چالاکی حزبە سیاسیەکانی کوردستان لە ڕۆژهەڵات ئەمە ببێتە هۆی ڕاگرتن یا تعتیلبوونی بزوتنەوەی ڕۆژهەڵات. زۆر سپاس دەکەم. زۆر پێم وایە کارگەریەکەی زۆر زیاتر دەبێت لەسەر خڕۆشتانی زۆر چاکە کاکەماڵ دێمە لای بەڕێزت ببوورە بەهۆی وە کاتمان وەک هەمیشە کورتە بەداخەوە. کاک ڕەزا بۆ پرسیاری پێشوو بەداخەوە ئەو وەڵام وەرنەگرن بن ئەمە هێمە لای بەڕێزت ئایا ئەگەر دەوڵەتی سەربەخۆی کوردستان دروست بێت بە پێی ئەو با بڵێن ڕێکەوتنانە کە هەیە لە نێوان دەوڵەتانی جیهاندا و یاسەر دەوڵەتی ئێوەی تر ناتوانن هێزی چەکدارتان هێزی پێشمەرگەتان لە ناو کوردستاندا ئامادە بێت لەگەڵ ئەوە ڕەنگە کاریگەری سەربەخۆیی کوردستان لەسەر کوردستانی ئێرانەوە بێت کە خەڵک داوای سەربەخۆیی بکەن ئیتر بە شوعاری فدرالیزم ڕازی نەبن. ئێوە بەنسبەتی هەردوو بەشەکەی ئایا ئامادەن بەڕوونی تکایە وەڵامی پرسیاکەم دۆ کاک ڕەزا ئایا ئامادەن ئایا خۆتان ئامادە کردووە یا بە پێویستی ئەزانن گۆڕینی شوعارتان لە فدرالیزمەوە بۆ سەربەخۆیی و هەروەها ئەگەر ناچار بن و داواتان لێ بکرێت لە دەوڵەتی سەربەخۆدا کە ئوردوگاهای با بڵێن پێشمەرگاییتان کۆ بکەنەوە کۆی دەکەنەوە یا دەچنە شاخەوە دووبارە؟ من پێم وابێ کە هەردوو پرسیارەکە وەڵام بە هەردوو پرسیارەکە چ گۆڕینی شوعاری حزبێک و چ خەباتی چەکداری بەستگی بە هەلومەرجی سیاسی ئەو کۆمەلگا هەیە کە ئێمە تێدا چالاکین تاوجێ بە گۆڕینی خەبات شوعاری سیاسی مربوطە لە فدرالیزمەوە بۆ سەربەخۆیی دەبێت چاو لە هەلومەرجی سیاسی کۆمەلگاکەی خۆمان بکەین و ئەو بووە ئاستی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەو بەشە ئێستا لە هەموو کاتێک زیاتر لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کورد خەبات بۆ سەربەخۆیی خەبات بۆ گەیشتن بە مافی دیاریکردنی چارەنووس خەباتێکی واقعیە و ئێمە پێم وایە دەبێ بە سرنج و تێبینێکی زۆرترۆ بڕوانینە ئەمە بەنابەرین مربوط بەوە نیە ئایا لە هەرێمی کوردستان بە سەربەخۆیی دەگەن یانە ئەگەر چی کاریگەری زۆرە تاوجێ بە مەسلەی خەباتی چەکداری شەڵەگرێتەوە لە پێشدا دەبێ هەلومەرجی سیاسی و بزوتنەوەی کورد لەو بەشە لە کوردستان لە ڕۆژهەڵات هەڵسەنگێنین بزین چەنێ لەبارە چەنێ دەتوانێت کە خەباتی چەکداری پڕاوپڕ خەڵکی و جەماوەری لەو بەشە لە کوردستان بەرێتە پێشەوە من پێم وابێ ئەوەی کە هەرێمی کوردستان بە سەربەخۆیی بگایانە مەسلەی حزوری ئەحزابی ڕۆژهەڵات لەم ناوچەیەوە کاری چەکداری ئەوان لە ئاست ئەو سەرکەوتنە گەورەی کە هەرێمی کوردستان بەدەستی بێنێ بۆ گەیشتن بە سەربەخۆیی شتێکی زۆر بچووکە ئێمەش وەک هەموو واقعێک وەک هەموو شتێک لە دوای سەربەخۆیی هەرێمی کوردستانەوە دەبێ بزانین چۆن هەڵسوکەوتی خۆمانەکەین چۆن من واتی ئەگەم کە دەفەرمووی دەبێت دوای ئەوە ینی ئێشتا بیرێکی با بڵێن کۆنتێکتی بۆ نەکراوە بەڵام دێمە لای بەڕێزت کاکە هوەن بەڕێزت دەفەرمووی کە بڕیاردان بە نسبەتی ئەوەی کە لە کوردستانی ئێران چ دەستکەوتێک ئامانجی گەلی کورد پێک دێنێ پرسێکی نەتەوایەتیە ئێستا ئێوە لێرەدا لەگەڵ ئەندامی ڕێبەرایەتیدان حزبی کوردیدا هەن من ئەوەی مەلای جەنابەت ئێوە نەتانتوانیوە تا ئەم دەقە بێکەوە بۆ با بڵێن شێوازێکی بەرەیەکی یەکگردوو لانیکەم لە چەند بواری تایبەتە بەنسبەتی کوردستان ئێران ڕێک بکەون تەنانەت ئەو حزبانە ئێشتا ڕەنگە ئێوەیان بە فەرمی وەک حزبی کوردستانە نەناسی بێت لە شرایطێکی ئاوادا چۆن بەڕێزت دەتوانیت چالاک بی بۆ ئەوە کە بزانی داخوازی نەتەوەیی چییە ئەگەر نەتوانین لەگەڵ ئەو حزبانەی تر کە چالاکن لەو بەردا کار بکەن؟ بەڵێ من پێم وایە یەکێتی سیاسی یا یەکێتی لە بینی لایەنە سیاسیەکاندا هەموو یەکێتی نەتەوەیی نییە یعنی یەکێتی سیاسیە یەکێتی نەتەوەیی گرێدراوی تاکتاکی کۆمەلگای کووردە گرێدراوی گەلێک چین و توێژی کۆمەلگای کووردە ڕۆحێکی نەتەوەیی دروست بێ ذهنیەتێک و شۆناسێکی نەتەوەیی توکمە بکرێتەوە فقط بێگومان یەکێتی سیاسی لەلایەنی لایەنەکاندا شتێکی گرنگە دەتوانێت خێرایی بە ئەمە بدا کە لەو بوارەدا لاوازی هەیە هەنگاو هاوێشتراون ینی هەندێک دەستکەوتیش هەیە
ئەو تەنشانەی بەرێ کەمتر بوونەتەوە و ئێمەش و هەموو لایەنەکانی دەبێت بزانین ئەگەر ئێمە دڵسۆزی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی دەبێت بەڕاستی لەگەڵ یەک ڕێک وەرین ینی بەڵکو ئێمە هێزێکین ئیستا زۆر منەت ینی لەژێر منەتی حکوومەتی هەرێمی کوردستان دانین حتا ئەگەر سەربەخۆیش ڕابگەیەندرێ هێزەکانی ئێمە لە چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستانن زۆر لەژێر ئەو منەتە دانین ئەمە لەو باوەڕێژدان بە تەنیایی و بە یەکدەست بە ئێمە کار ناکرێت پێویستی بەو یەکێتیە هەیە کە ئێمە لێرەشەوە بانگەوازی دەکەین بەڕاستی لە هەموو لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یەکێتیەکی سیاسی بۆ خێراییدان بە یەکێتی نەتەوەیی و لە هەمان کاتیشدا گرنگتر لە هەموو شت بۆ کوردینەیەک و یەکگرتنێکی پاراستنی نظامی ئەگەر ئێمە یەکگرتنێکی نظامی و پاراستنی دروست نەکەین دڵنیابە نەتەنیا ناتوانین هیچ دەرفەتێک دروست بکەین بەڵکو ئەو دەرفەتانەی کە دروست دەبن ئەوانەیە لە دەستمان دەردەچێ فاکتی مێژوویش بۆ ئەمە زۆرن کاگڕەزا و کاکەماڵیش لەو بواراندا زۆرتر لە ئێمە ئاگادارن کە ئەوە چەند دەبووتە سەبەبی ئەوەی کە ئێمە دەرفەتەکان لە دەست بدەین لە تێکۆشانی خەباتی خۆشیاندا ئەویان بینیوە زۆر چاکە کا کەماڵ یەک لە نیگەرانەکان ئەوەیە کە دوای دروستبوونی دەوڵەتی کوردی کۆماری ئیسلامی ئێران بیوێت بە شێوازێک بۆ شکاندنی ورەی کوردەکان لەو ناوچەیەوە بۆ ئەوە کە کوردستانی ئێرانیش بە شێوازێ بزوتنەوەیەکی جددی کۆمەڵایەتی و سیاسی ناوخۆ دروست نەبێت هێرش بکاتە سەر ئەو دەستکەوتانە کە دەسەڵاتی کوردستان لەوێ ئەیبێت و ئەم هێرشە ڕاستەوخۆ ئاراستەی ئێوەش بێ وەک حیزبێکی کوردستانی کە لەوێ جێگیر بوون و ئەندامان تۆ ڕێبەری و بریکەتان لەوەیە ئێوە چەند ئامادەن چەند خۆتان ئامادە کردووە بۆ ئەگەری هێرشێکی سەربازی کۆماری ئیسلامی دوای سەربەخۆی کوردستان ڕاستەکەی کۆماری ئیسلامی قەت لە هێرش بۆ سەر حیزب سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی کوردستان نەوەستاوە بە تایبەتی ئەو مەسەلەش کە هەڕەشەی زۆر جددی لەسەر دەکات هەر لە دوێنێ ئێوارەوە بەپێی هەواڵێکە بەدەستێمە گەیشتووە لە زۆربەی لە شارەکانی کوردستان خەڵکێکی یەکجا زۆری دەستگیر کردووە ئەوانەی کە لە پیجە ئینتەرنێتەکاندا بانگەشە بۆ پشتگیری لە ڕێفراندۆمی کوردستان دەکەن لە شنۆ و نەغەدا تا دەگاتە سنە و کرماشان خەڵکێکی یەکجا زۆر گیراون کە ژمارەیان وونەی کە ئێمە لەواقع توانیمانە بەدەستی بێنین زیاتر لە 50 کەسن و ئەمە بێگومان بەشێکە لەوەی کە بەکردار کردوێتی و ئەو هەڕشانش کە لەسەر ئێرە دەیکات ئێمە هەمیشە بە جددی وەرمانگرتوون بەداخەوە کارەساتی شەوی ئەڵدامان بیر ناچێت کە بەدوای هەڕەشانەی پارێکە کە فەرماندەکانی سپای پاسداران دایان کرد لێرە بەدانانەوەی بۆمب 5 پێشمەرگەی حزبیان شەهید کرد و ئەو جارێشانە بە جددی وەرمانگرتووە بەڵام بە بڕوای من دیسانی شار زووە بڵێن کە کۆماری ئیسلامی ئایا دەتوانێت ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر بنکە و بارەگای حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان و بەتایبەتی حیزبی دموکرات کە بەشی سەرکردایەتەکەی لە مەنتەقەی کۆیەنی شەجێن یا ئەوە هەر سنووردار دەبێت بەو تۆبارانەی کە لە دوێنێەوە دەستی پێکردووە پێرەکە و دوێنێکە دەست لە تۆبارانی ناوچە سنوورەکانی کردووە و شوێنانی کە پێشمەرگەکانی ئێمە و حیزبەکانی دیکەی دێن بەڵام دیسانیش ئێمە پێمان وایە کە دەبێت بە جددی وەرگیرێت بەڵام باوەڕم وایە کە ڕووداوەکانی دوایی کارگەریان دەبێت ئەگەر ئێران و تورکیا هەماهنگگییەکیان هەبێت لە ڕوبەڕووبوونەوەیکی هاوبەش بۆ شکستێنان بە نەتیجەی ڕێفراندۆم ئەمن بە دووری نازانم کە کاری واش بکەن بەڵام پێم دیسانیش ڕنگ بێت سیاسەتی ئەمریکا و ئوروپا بە جۆرێک بتوانێت پێشگیری لە دەخالەتێکی ئاوا ڕاستەوخۆ بکات کاک ڕەزا بە نسبەتی ئەوەی کاک ئەهوەن وتی ئێوە چەند ئامادەن بۆ ئەوە کە بە شێوازێک پەژاک بە فەرمی بناسن و بۆ دروستکردنی بەرەیەکی هاوبەش لەو کوێستانەیە کە ئێستا ڕەنگە وا دیارە تەجروبەی پارەکەی پەیدادانی نێوانی پەژاک و حەزمەکان نیشانیدا کاوان ئامادەش نین زۆر ڕێگە بدەن بە هێزەکانی ئێوە لەو کوێستانە جێگیر بن کە لەژێر کۆنتڕۆڵی دەسەڵاتێکدا نییە چەند پێت وایە کاتیەوە هاتووە دوای دروستبوونی دەوڵەتی کوردستان دوای ئەم ڕەفراندۆمە ئێوە با بڵێن بڕوانەوە ئەو سیاسەتە کە بەرزی پەژاک بوتانەوە بە فەرمی بیناسن و بتوان لەگەڵی کار بکەن من پێم وابێت ئەوەی بە ئێمە مەربوتە کێشەیەک نەبووە لەلایەن بە فەرمی ناسین و لەناسینی پژاکەوە یا هەر هێزێکی دیکە لە چەند ساڵی ڕابردوو من مەسئولینی سەرەوەی پژاک بەشایەت دەگرم کە بلەخرە ئێمە هاتوچوویەکی یەکجار زۆر بووە بۆ ئەوەی کە پەیوەندیەکانمان چڕوپڕتر بکەین پێکەوە کارێکی هاوبەش بکەین
بەڵام بالاخره من پێم وابێ ئەو پرسیارە تۆپەکە لە مەیدانی پژاک و ئەواندایە کە بارحاڵ چۆن هەڵسوکەوت دەکەن لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات من پێم وابێ ئەمە ئەوان دەبێ بە خۆیان دابچنەوە لەم بابەتەوە کە چۆن هەڵسوکەوت دەکەن لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات چەندێ ئامادەی هاوکارین چەندێ دەیانەوێت کار بکەن بۆیە من پێم وایە یەکێکی دیکەشەوەیە کە خودی حیزبەکانی ڕۆژهەڵاتیش ئەو 5-6 لایەنە من پێم وایە تا ئێستا کارێکی ئەو تۆیان نەکردووە لە دەوری یەک کۆ ببنەوە بۆ ئەوەی کە پێکەوە هەماهەنگێکی زۆرتر بکەن تا ئەوجێی بە ئێمە وەک کۆمەڵی زەحمەتکێشان هەڵەگەڕێتەوە ئێمە هەمیشە خوازیاری هاوکاری زۆر چڕ و پڕ بووین حەوڵمان بۆ داوە کارمان بۆ کردووە و پێمان وایە کە دەبێ لەو بوارە کاری زۆرتر بکەین بەڵام بەگشتی من پێم وایە جموجۆڵی حیزبەکانی ڕۆژهەڵات بەستگی بەو هەلومەرجە سیاسی و کۆمەڵایەتی هەیە کە لە ناوخۆی وڵاتەیە و ئێمە دەبێت بۆ ئەو شرایطە خۆمان سازکەین چون هەرێمی کوردستان یا پێشتر کە زۆر پێشتریش کە هەرێمی کوردستان هێشتا نەبووە ڕاپەڕینی 92 نەکراوە حیزبەکانی کوردستان لەم ناوچانە جێگر بوون و کار و ئەرکی خۆیان بردووەتە پێشەوە بۆیە من پێم وایە ئاڵوگۆڕەکانی هەرێم هەرچی بێت ئێمە دەبێت لە فکری ئەوە دابین یا کار و تەلاش و چالاکی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراوتر و سازماندراوتر و ڕێک و پێ زۆر چاکە لەگەڵ حیزبەکان کاگاوان کاکڕەزا دەڵێت کە ئێمە ئامادە بووین و چاوپێکەوتنمان بووە و کێشە لای ئێمە نییە کێشە لای ئێوەیە ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بۆ هەندێک لەو ڕخانە کە دەڵێن ئێوە بە گشتی ڕێگە نادەن حیزبەکانی تر یا بەو شێوازە بەپێ ئەوە کە لە بواری مێژوویشەوە و با بڵێن ڕێژەی چالاکیە لە شەستەکاندا ئەو کاتەکە پەژاک بوونی نەبوو با بڵێن جێپەیەکی زۆر گرنگیان لە کوردستانە بووە و ئێستش خۆیان بە میراتداری ئەو کاتە دەدانن ئێوە ئامادەنین ئاوا قبوڵیان بکەن و تەجروبەکەی پێکدەدای نێوانی ئێوە دموکراتی نیشانیدا کە ڕێگە نادەن کەسی تر لە قەندیل جێگیر بێ تەنها کوێستانێک کە هیچ دەسەڵاتی ئیداری ناکات ئەمە ڕاستە پێتان وایە کێشە لای ئێوە یا لای حیزبەکان ترەوەیە بەڵێ لە ڕاستیدا ئێمە نەتەنیا تێکۆشانێک و پێشتر لە ڕۆژهەڵاتی کوردستان کراوە ئینکاری ناکەین بەڵکو خۆمان بەردەوامی دەریەوە تێکۆشانە دەبینین بەڵکو ڕخنەیەکمان هەبێ بڵین چی بۆ سەبەبی ئەوەی کە ئەو تێکۆشانە نەگات بۆ ئاکامەی کە پێویستە کە گەلی کورد داخوازی هەیە بەڵکو ڕخنەیەکی ئەومان نەبێ لە بەڕێوەبەرایەتی پێشووی شۆڕشی کوردی و سەبەبی چی بوو ئەوە ڕخنەیەکە و پێویستە بکرێت چون ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کار و خەبات دەکەین مەجبورین تێکۆشانی پێش لە خۆمان هەڵبستەنگینی لە لایەنە باشەکانی ئیستفادە بکەین لە هەمان کاتیشدا لایەنە لاوازەکانیشی دەستنیشان بکەین هەم بۆ خۆمان بەڕاستی دەرسی لێوەربگرین هەم لە هەمان کاتیشدا بۆ ئەوانەی کە دیسانیش ئەمڕۆکەش لەو ڕێبازەدا خەبات دەکەن وەکو ڕخنەیەک ڕوبەڕوویان بکرێتەوە لەو چوارچێوەدا ئێمە ئینکار ناکەین لە ڕاستیدا ناتوانین ئینکاریش بکەین ئێمە مەشروعیەتی خۆمان لە ڕاستیدا لە تێکۆشانی خۆمان و لە گەلی خۆمانەوە دەگرین ینی ئەوەی کە لایەنێکی سیاسی ئێمە ئینکار بکە یا ئینکار نەکە کە منیش پێم وایە لە تەرەفی هەری کەم ئەو لاینێکە ڕەزا تێدایە شتێکی ئاوا بەرچاو نەبووە فقط ئێمە لەگەڵ گەلی خۆمان لە ناو گەلی خۆماندا مەشروعیەتی خۆمان وەردەگرین ئەمە بێگومان ئەگەر ئیتفاقێکی سیاسی ڕێککەوتنێکی سیاسی لە بین لایەنە سیاسەکاندا هەبێ ئەمە دەرفەتی زۆرتر دەخۆڵقێنێ لەو چوارچێوەدا هەر شتێک بە هەماهەنگی بە دیالۆگ دەکرێت ئەگەر ئێمە وەرین دانیشین کەمتر یەک دەقەمان ماوە کاک کەماڵ فقط 10 ثانیە ئێوە ئامادەن لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان لەوانە پەژاک دابنیشن بۆ بیرکردنەوە لە سیاسەتی دوای دەوڵەتی کوردستان ئەرێ یان ناتکایە ئەمە ئەو کارەمان زۆر بە جددی و عملیش کردووە ئەمە دەبێت پرسیارەکەی جەنابەت ئیسلاح بکەم کە قەت پەژاک وا نەبووە پەژاک لە شوێنێک نەبووە کە پێش بەرە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بگرێت و ئەو شوێنانەی کە کێشەی لەسرە پێکاکایە بەداخەوەکە باز لە هاوپەیوەندی نەتەوەی دەکا بەڵام لە بە شێوەی عملی بە پێچوانەی ئەوە عمل دەکا جاگە جەنابەت پێ وایە پەژاک بەشەکە لە پێکاکە و ئەوە سیاسەتی پەژاکیشە ئەوە نازانم بەڵام ئەو جۆری کە جەنابەت تەرخی دەکەی کە پەژاک نایڵێ حیزبەکان بچنە ئەو شوێنانە بە بڕای من پەژاک لانیکەم لەو شوێنانە نییە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کاتمان نەماوە داوای لێبوردنەکەم زۆر سپاس لە هەر سێمیوانی بەڕێزی زۆر سپاس لە هەر سێمیوانی بەڕێزی بەرنامە و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون ئەم بەرنامە لە کەناڵی یوتیوب و ماڵپەڕی دەنگی کوردی ئەمریکادا دەبەزێت و لێەوە دەتوان بیبینەوە تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.